ئێستایا لە نێو شاری هەولێری ئازیزا گەورەترین پێشانگای کتێب بێگومان کراوەتەوە. ئەمە دەرفەتێکە بۆ زۆرێک لە ناوەندەکانی بە بڵێن ئەدەبی بە شێوەیەکی گشتی و ئەو دەستگایانەی کە دەستگای ئەدەبین و چەندین بابەت و بەرهەم و کتێب و بڵاوکراوەی زۆر گرنگی ئەدەبیان بێگومان تێدا چاپەکرێ و هەروان مایشەکرێت دەرفەتێکی باشیشە بێت بۆ ئەوان کە بتوانن جارێکی تر لە شوێنێکی فراوانترە کتێبەکانیان نمایش بکەن و جارێکی تر ئەو کەسانش کە خوێنەرن و زۆر کاتەیە ئەوداڵن بە دوای بەشێک لەو سەرچاوە گرنگانی کە لە نێو کتێبخانەکانە بوونیان هەیە بەڵام هەندێک جار هەیە بە ئاسانی دەست ناکەوێت بۆیە بوونی ئەم با بڵێن پێشانگای کتێبانە بێگومان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە و ئەتوانێت ئاسانتر و خێراتر بە هەزاران ناونیشان لە نێو ئەم پێشانگایە بێگومان بوونیان هەبێت و خوێنەرش بتوانێت زۆر بە ئاسانی کتێبی دڵخوازی خۆی بدۆزێتەوە. ناوەندی ڕۆشنبیری ئاشتی باوکاری بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەی بێگومان شاری هەولێر گەورەترین پێشانگای کتێبی کردەوە و هەموو ناوەندەکانی چاپ و بڵاوکردنەوە لە پێشانگاکەدا سەرچاوەکانیشیان خستۆ دەڕۆ بێگومان پێشانگاکە تاوەکو 25 کانونی یەکەم بەردەوامە بێت و ڕۆژانە پێشوازێکی زۆر هەم لە خوێنەرانی ئەکاد و هەم لە سەردانکەران و ئەو کەسانش کە هاوڕێی کتێبن بێگومان لێدوانێکیش ئامادەیە کە لەلایەن زۆر بەڕێز کاک ئاشتی شێرکۆ کە بەڕێزیان بەڕێوەبەری کتێبخانەی ئاشتین بێگومان لێدوانەکەی داوە و قسە و باسەکات لەسەر پێشانگای کتێبەکە و فەرم پێکەوە بینەری ئاگادارن زیاتر لە 2 ساڵە لە هەولێر بەهۆی کۆڕۆنا پێشەنگای کتێب نەکرابەوە و باشمازانی لەگەر بەڕێوەبەرایەتی گشتی کتێبخانەکان کە پێشەنگایەکی نێوەخۆیی بکەینەوە کە بۆ زیاتر لە 33 دەستگا و ناوەندی چاو بڵاوکراوە بۆ نمایشکردنی زیاتر لە 10,000 ناونیشان لە بواری ئەدەب و بیرەوەری مێژوو کۆمەڵک گەشە پێدان و کۆمەڵک بابەتی باش و چاک لە پێشەنگا بەردەستە دەتوانن قوتابیان و خوێنەران سوود وەرگن لە سەرچاوەکان چونکە لە هەمان کاتدا داشکانێکی زۆر باش کراوە دەتوانن بێن ئەوەی بەدەستیان بیانێ بەدەستی بینن لەم پێشەنگای هەیە چونکە داشکانەکە جیاوازە لەگەر کتێبخانەکانی دەرەوە.